داواکاری و پاکیجێکمان پێشکەش ئەنجومەنی وەزیران کرد بەوەی کە بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان دوای ئەوەی کە پرۆژە یاسایەک چووە پەرلەمان بۆ ئەوەی پترۆدۆلار بۆ هەر ناوچەیە کە سامانی سروشتی هەبێت جێبەجێ بکرێت، بەڵام ئەو پرۆژە یاسایە بەهۆی بڵین دەوام نەکردنی پەخستنی پەرلەمانەوە نەچووبارەی جێبەجێکردنەوە، بەڵام ئێمە بایەدا شتێک وەکو ئیدارەی سەمسەماڵ و خەڵکی سنووری سەمسەماڵ پێشکەشی ڕێزجێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان کرد کە لە شێوەی پترۆدۆلارە تەرخانکراوەکانی بڵین کۆمپانیای دانەقاز لە سنووری خادرکەرم بۆ سنووری خەزای سەمسەماڵ جێبەجێ بکرێ بۆەوەی کە بۆ هەر تەنەخازێک بڕی $6 لە حەقی گواستنەوەکەی بکرێتە سندوقێکەوە دواتر وەکو پرۆژە و خزمەتگوزاری لە سنووری خەزای سەمسەماڵ و ئەو لەوێتش بۆ ناحیەکانی قادرکەرم و جەباریە کە تا ئێستا ژێرخانی خزمەتگوزاریان وەکو ئاستی پێویست نییە جێبەجێ بکرێت. بە سوپاسەوە ڕەزامەندی درا لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز لەسەر یاداشتەکەی ئێمە